والله وبالله وتڵای ئێستا شوانەتیا بیگاوانەتی لەو زۆسکەیە چمایکەم لەو ئیشەیە گەڕم. نزیک 100 دوکانداری قەزای سۆران زیاتر لە 10 ساڵ دەبێکار دەکەن. وەک خۆیان دەڵێن حکوومەت داوای دەرهێنانی مۆڵەتی لێ نەکردوون. دوای زیاتر لە 10 ساڵ ئێستا حکوومەت داوای دەرهێنانی مۆڵەتیان لێ دەکات و تەنها ماوەی 6 ڕۆژی بۆ داناون دەبێت پارەی ساڵانی ڕابردووش بدەنەوە. ئەگەر نادەبێت دوکانەکانیان داخەن. وەک خۆیان باسی لێوە دەکەن ئەمە بارگرانیەکی زۆرە بۆ ئەوان و پارەی ڕابردویان پێ نادرێت. چەند دوکاندارێکیش بەو هۆیەوە دوکانەکانیان داخستووە. بڕۆ دایری شارەوانی خۆت سافکە، بڕۆ دایری زەریبای خۆ سافکە. ئێستامە لێرە کرێی دوکانێ دەین، ئی ئاوێ دەین، ئی کارەبایە دەین، ئی حەڕەسێ دەین، هەموو شتێکێ دەین. پاشەوەی قەتعا خاستەن قەتعا نە ئاویەوێ نە کارەبایەوێ نە جادەی ئەوێ باشە دە 15-20 هزار دینار حەقیقەت ئەی جەریمانیە بستینن. یعنی مرۆ چ دڵ بە وەزعی خۆش بێ وڵی هیچ خۆش نە. وەڵا هەندێک 700 و 600 و جا بە گوێرەی ئەوەی کە ئیشت کردووە. جامانەوەی ئەگەر بێت و ئەو زەریبە زۆرەمان لێ بستینن ئەمەش واز لە توان دەین. داوای زەریبیان کردیە و داوای شار پاری زبر فردانیان کردیە و داوای حرەسی دەکەن و داوای یعنی هەر سەرمانگە هەر بابایە قایمەشی دەینی 10,000 ئیوەی و 10,000 ئیوەی ئیشەکەشن زۆر زەعیفە. وەکار ئەو بوو نەمتوانی مۆڵەت دەربینم بەڕاستی ناسار دوکانەکەم داخست. هەن مۆڵەتم پێدەر نهات ڕاستی مۆڵەتەکە ئەوەندە زەحمەت کرایە ئەوەندە زەحم قورس کرایە. ئەدی حکومەت لەو هەموو پارەی ئەو هەموو پارەی لەمە برد. ئەمە وەکو فەرمانبەر لەمەی پاشەکەوت کرد بە ڕوبع موچا ژیانی خۆمان بەو ئێوارەی بەو کاسبی بردەسەرێ بەو ئیشەی بردمانە سەری. باشە ئەو پارەی لای حکومەتە 2 دەفتەرە 3 دەفتەرە هیچ پارەیەشی منیان پێ نەدرایتەوە. ئەدی کول لەو فترە زەمانیەی کە 6 ڕۆژ هەتا 10 ڕۆژە وەرە پارەکەی سافکە کو پارەم پێ سافە بیتەوە. یعنی دە حکومەتە توش پارەی من بدەوە داوا لە من ناکەی وەسلی هینایە لە من دەرکەی ئەم من دەرکوانشم قەپاتە 6,000 غرامەدایە. قایمقامی قەزای سۆرانیش دەڵێ لە مەودووە هەر دوکانێک مۆڵەتی نەبێت و خۆی لە باج و زەریبە و هەر ئیزراعاتێک دزی بێتەوە ڕێگای پێنادرێ کار بکات تاوەکو تەواوی کارە یاساییەکان لە دەرهێنانی مۆڵەت تەواو نەکات. ئەو ساڵ بۆ ساڵی نوێ بڕیارماندا هیچ کاسبکارێک هیچ دوکاندارێک لە شوێن لە ئاسنووری سۆران ئیش نەکا بەبێ ئەوەی کە مۆڵەت هێبی. مۆڵەت زۆر جاوات تەسەوڕەکەن مۆڵەت پێدان تەنها بۆ بەرژەوەندی حکوومەت یان بۆ قازانجی حکوومەتە بە پێچەوانە مۆڵەت بەڕاستی وەڕقەیەشی یاسایی بە قووەتە بکە پاڵپشتی ئەو کەسێکە کە لێرە کاسب بکە لە پاراستنی سەر و ماڵی ئەو لە چاودێریکردنی کەرستەکانی لە بواری ئاگر کوژێنەوە لە هەموو بوارەکانەوە. بەهۆی ئەو باجە زۆرەی بە ناوی جۆرا و جۆر حکوومەت خستوویەتە سەر دوکاندار و کاسبکاران کارکردن بۆیان قورس بووە. هەموو ئەمە شوای کردووە کەلوپەل لە بازارەکان گرانتر بێت و زەرەرمەندیش تەنها هاوڵاتیانن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.